سڵاوتان لێبێت. ئەمڕۆ 5 حیزبی سیاسی هەرێمی کوردستان سەردانی مەکتەبی سیاسی یەکێتیان کرد لە ڕۆژانی داهاتوودا ڕەنگە سەردانی پارتی دیموکراتی کوردستانیش بکەن. ئەماش لە کاتێکدایە ئەو دوولایەنە سەرەکی هەرێم هێشتا لەسەر هەندێک خاڵ ناکۆکرد. ئەو 5 حیزبەی ئەمڕۆ سەردانی یەکێتیان کردووە لە سلێمانی بریتین لە هەریەکە لە بزوتنەوەی چاکسازی نیشتیمانی، بزوتنەوەی ئاشتی خوازان، حیزبی پێشکەوتن خوازی دیموکرات، پارتی سەوزی کوردستان و پارتی نێتەوەی کوردستان. پاش کۆبوونەوەکە بەیاننامەیەکی هاوبەشیان بڵاو کردەوە، تێیدا جەختیان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمسیۆن کردەوە کە ئێستا گەرمترین بابەتی سیاسیە لە هەرێمی کوردستان. ئێستا ملکۆبازیانی سەرۆکی پارتی سەوزی کوردستان میوانی زوومە کە یەکێک بوو لە بەشداربووانی کۆبوونەوەکە. سڵاو کاک ملکۆ، ئەم کاتت باش؟ پێتان وایە ئەم حیزبەکە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی پارتی وێکێتی دروست بکات یان بە دیوێکی تردا ئێوە بۆچی سەردانی هەردوو حیزبەکە دەکەن؟ بەڵێ ئێمە خۆی ئەو 5 حیزبە کوردستانیە ماوەی بەر لە ئێستا ئێمە کۆبوونەوەیەکی خۆمان کرد. ئێمە لەو کۆبوونەوەی خۆمانە بڕیارماندا سەردانی سەنجەم لایەنە سیاسیەکان بکەین. بۆیە ئیمڕۆ سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کرد. لە هەفتەی دابێ سەردانی لایەنەکانی تریشەکەین، سەردانی قونسوڵخانەکانەکەین. بۆیە ئێمە پێمان وایە ئیمڕۆ هەرێمی کوردستان لە ڕووی ژینگەی سیاسیوە ژینگەی سیاسی لەبار نییە و ناکۆکی هەستی پێەکەین لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتە. بۆیە بەرەو هەڵبژاردنیش ئەڕۆین. ئێمە جارێکی تر تاکیدمان کردەوە لەوەی کە ئەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ. هەڵبژاردن ئەو یاسایی کە هەیەی تعدیل لەو یاسایە بکرێتەوە و لە هەمان کاتیشە ناوی لیستی دەنگدەران پاک کرێتەوە لەوانی کە لە ساڵانی ڕابردووە هەبووە ئەمجاران بە شێوازێکی سەردەمانە و شێوازێکی تر بکرێ و لە هەمان کاتیشا پەیامی ئاشتیمان پێبووە، پەیامی یەکڕێزی نێوماڵی کوردیمان پێبووە، چونکە لەبەرەوەی ناوچەکە ئیمڕۆ لە گۆڕانکاریەکی خێرای سیاسیایە بۆیە ناکرێ هێزە سیاسیەکان پەرتەوازە بن، هێزە سیاسیەکان هەر یەکە و لەلایەکەوە مەسەلەن ئەجەندەی سیاسی خۆیان جێبەجێ بکەن. ئێمە ئیمڕۆ لە ئیقلیم و هەرێمێتی و دواتریش لە بەرامبەر بەغداد و ئەوانە بۆیە دەکرێت ئێمە ئەو هێزانە یەک بخەین. بۆیە ئەم 5 حیزبە کوردستانیە ئیمڕۆ سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. لەو کۆبنەوەشا باسی هەڵبژاردن و ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان و بە تایبەتی موچەخۆران و هەتاکو و مەسلەی پرۆژەکان لە پارێزگای سلێمانی کە ئێمە ئێستا پرۆژەیەکی زۆر لە سلێمانی پەکی کەوتووە. مەسلەی پیشەسازی ئێستا هەندێک لە سەرمایەدارانی ئەم پارێزگایە ئیفلاسیان هێناوە. بۆیە ئێمە باسی زۆر تەوەرمان کردووە لەو کۆبنەوەیە. بەڵێ ئێوە چوونەتە لای یەکێتی نیشتیمانی کوردستان، باش ئەتانەوێت لە ڕابردووە بچنە لای لە داهاتووە بچنە لای حیزبەکانی تریش، هیچ ڕاستپاردەیەکی یەکێتیتان پێیە بۆی بچنە لای پارتی؟ ئێمە تەسەسوولماندا نەناوە چینەتە لای یەکێتی دواتریش یەکسەری بڵین سەردانی پارتیەکەین. نا، ئێمە سەردانی تەواوی لایەنە سیاسیەکانەکەین. لەوانەیە بەیانی سەردانی بزوتنەوەی گۆڕانکەین، سەردانی یەکگرتووکەین، سەردانی کۆمەڵی دادگەری بکەین، سەردانی نەوەی نوێ بکەین. ئێمە ئەوماندا ناوە ئێمە ئیمڕۆ لەگەڵ مەکتەبی سیاسیا کۆبوونێتەوە بەیانی بڕۆینە لای پارتی ئێمە پەیامی یەکێتیمان بێبەوە پارتی. نا، ئیمڕۆ هیچ شتێک لەو شێوازە باز نەکراوە. ئێمە ئەمە بڕیاری خۆمان بۆ 5 حیزبەکە ئێمە سەردانی لایەنە سیاسیەکان کەین. وەکو باسیشم کرد لە سەرەتای، ئێمە سەردانی هێزە سیاسیەکان ناکەین، ئێمە سەردانی قونسوڵخانەکانی وڵاتانی شەکەین. بەڵێ، پێتان وایە ئێوە کە 5 حیزبی سیاسین و کورسی پەرلەمانیشتان نییە، کاریگەریتان لەسەر پارتی وێکێتی دەبێت؟ ئێمە 5 حیزبە کوردستانیە هەر یەک لە حیزبی خۆی پێگەوی جەماوەری و خەڵک و جمهوری خۆی هەیە و ئێمە لە ڕابردووە دەرفەت نەبووە بچینە پەرلەمانە، بەڵام لەم هەڵبژاردنەوە و هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێ، هەڵبژاردنێک بکرێ لە ژێر چاودێری نەتەوە یەکگرتوەکان. پێم وایە هەر یەک لەو حیزبانەی ئێمە ئەتوانن موقعی پەرلەمانی خۆیان بەدەست بێن و ئیمڕۆژ
خەڵکێکی زۆر ڕووی کردووەتە ئەم حیزبانە چونکە لەبەر ئەوەی لە ساڵانی ڕابردوو زۆر حیزب تاقی کراوەتەوە زۆر حیزب وعد و بەڵێنی داوە بەڵام ئەم حیزبانە حیزبن تازەن ئەم حیزبانە هەیە مێژویان زۆرە لە شاخ بوونەوە غەبات و تێکۆشانیان زۆرە بەڵام بە نیسبەت حیزبێکی وەکو پارتی سەوزی کوردستان کە حیزبێکی ژینگەییە کە ئیمڕۆ جیان بەدەستی ژینگەوە ئەناڵێنێ پیسبوونی ژینگەوە ناڵێنێ کە ئێستا ئەم حیزبە لە ساحەی سیاسیە پێگەی خۆی هەیە پێگەی جەماوەری خۆیە خەڵکێکی زۆر. ئێوە وەکو پارتەکەی خۆتان چاوەڕێی چەند کورسی دەکەن؟ ئێمە ئەگە بچینە هەڵبژاردن لەوانەیە زوو بێ ئەو قسەیە بکەین بەڵام لەوانەیە ئێمە هەتا 5-6 کورسی بەدەست بێنین بەپێی ئەو ئەقدامی لای ئێمە بەپێی ئەو جەماوەری کە هەمانە ئێستا. باشە ئەم 5 حیزبە سیاسیە پێکەوە بە لیستێک بەشداری هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەکەن یاخود بەجیایە پێشتان وایە کە کورسی زۆر ببەنەوە؟ ئێمە تا ئەو لەحزەیە قسەمان لەسەر ئەو بابەتە نەکردووە بەڵام ئەگەر ئێمە وەکو باسم کرد ئەگەر هێزە سیاسیەکان یەک بگرن قوە و هێزی زیاتر ئەدا بە و لیستەی کە تۆ ڕای ئەگەیەنی ئێمە لە چۆ حیزبێک بەتەنیا بچێتە ململانی هەڵبژاردنەوە لە چۆ 5 حیزبی کوردستانی کە پێگە و جەماوەری خۆیان هەیە یەک بگرن و لیستێکی هاوبەشیانە بێ حتمەن ئێمە کورسی زیاتر بەدەستێنین. باشە کاک ملکۆ هەوڵەکەی ئێوە ڕووی لە حیزبەکانی دەسەڵاتە ئەی ڕوو لە حیزبەکانی دەرەوەی دەسەڵات ناکەن بە تایبەت کە یەکگرتووی ئیسلامی کوردستان دەیەوێت بەرەیەک لە دەرەوەی دەسەڵات بەرەیەکی هاوبەش دروست بکات؟ ئێمە ڕەمێ زوو بێ بۆ ئەو مەسەلەیە بەڵام لەوانەیەوە 5 حیزبە کوردستانیش دەگان وەڵا بێ بۆ ئەوەی کە مەسەلەن مبادرە کرێن و سەردان بکرێن وانە لەوانەیە ئێمە دەرگامان وەڵا بێ بۆ ئەو مەسەلانە بەڵام ئەم جاران ئێمە پێمان وایە هەڵبژاردنەکە زۆر قورسە بێ لەبەرەوەی چەندین قەوارەی سیاسی تر خۆی تاقیەکاتەوە و هاوپەیمانی نێ دروست ئەبێ بۆیە هەتا ئێستا بەس ئەو 5 حیزبە کوردستانیە ئێمە کۆبوونەوەی خۆمانەیە کۆبوونەوەی مانگانەی خۆمانەیە ئێمە لە هەر کۆبوونەوەیەکە قەراری بڕیاری خۆمان ئەدەین بەڵام ئێمە دەردەشە و مناقەشەی ئەم شتانشمان کردووە نیقاشمان لەسەر هەموو جونگەی سیاسی و هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و عێراق و ئەنجومەنی پارێزگاکانیش کردووە. باشە لە کۆبوونەوەکانە باسی چی ئەکەن لە کۆبوونەوەی خۆتانە تا ئێستا لە بواری ژینگەیە چیتان کردووە؟ ئێمە ژینگە بۆتە پرسێکی گرنگ لە کۆبوونەوەکانی خۆمانە هەمیان کۆکن لەسەر پاراستن و چاکردنی ژینگە و تعدیلکردنەوەی لە یاسای پاراستن و ژینگەی هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی کوردستان ساڵی 1992 دەرچووە بە ژمارەهاش ئەبێ ئەو یاسایە تعدیل کرێتەوە ئەو کاتە بێن زیاتر خزمەت بە بواری ژینگە بکەین و لە هەمان کاتیژە ژینگە سیاسیەکە لای ئێمە گرنگترە. بە دیاریکراوی شتی تایبەتی تر چیتان حازر کردو بۆ هەڵبژاردن وەکو پارێزگاری لە ژینگە؟ ئێمە زین چۆنە ئێمە پارتی سەوزی کوردستان بەدەل لە حیزبەکانی تر بۆ خۆی ئامانجی پاراستنی ژینگەیە بەڵام ئەو حیزبانەی تریش هەر یەکەیان لە نیزام داخلی خۆیانە لە پێوڕێی ناوخۆی خۆیانە ئیشارەتیان بە پاراستن و چاکردنی ژینگە داوە ئەوانیش کۆکن لەگەڵمانە ئەوانیش هاوڕان لەسەر بەرەو پێشبردننی ژینگەیەکی جوانتر و لەبارتر بۆ خۆمان و نەوەکانمان هەموو کەسێک هاوڕایە بە تایبەتی ئەو 5 حیزبە ئێمە کۆکین لەسەر ئەوەی کە ژینگە ببینە قۆناغێکی تر ژینگەی سیاسی ژینگەی سروشتی ژینگەی گشتی ژینگەی کۆمەڵایەتی چکە ئێمە پێمان وایە ئەم وڵاتەی ئێمە ئەم جونگە ژینگەیانی کە باسم کرد هەر یەکە و ئانەی لە بەردەم مەترسی گەورەدان ئێستا ژینگەی کۆمەڵایەتی ئێمە خەریکە بەرەو لە ناوچوون ئەچێ کە ئێستا خۆتان نەزانن چی فەزەحەتێک هەیە لەو بوارەیە خۆتان نەزانن لە ژینگە سروشتەکەیە چەنا هێرش ئەکرێتە سەر ژینگە و سروشت و ئەوانە ئەمانە ئەبێ هەمووی چارەسەر کرێت و دواتر ئێمە کۆکین لەسەر ئەو بابەتانە بەڵام ئەوەی کە گرنگ بێ لای 5 حیزبە کوردستانیەکە بەحقیقت ینی گرنگی ژیان و گوزەرانی خەڵکە یعنی ئێمە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی ئێمە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی کە گامارۆیەکی ئابووری سیاسی ئیمڕۆ هاتوۆتە سەر ئەم شارە بەڕاستی ئەبێ بە هەر شێوەیەک بێ عیلاج کرێ ئەمە چکە لەبەر ئەوەی وەکو باس کارتە سەوزەکانی ئەوروپا هەیە؟
بەڵێ ئێمە هەمانە بەڵام زۆر ینی جدیات نییە لەوە بەڵام ئێمە لەگەڵ هەموو پارتە سەوزەکانی ئەوروپا هەمەهەنگیمان هەیە ئەومان هەیە بەڵام هێشتا نەچۆتە پەیوەندیەکی تۆکمەتر. بەڵێ زۆر سپاس بۆ ملکۆبازیانی سەرۆکی پارتی سەوزی کوردستان، سپاس بۆ وتەکانت، سپاس بۆ ئێوەش کە بینەرمان. سپاس بۆ ئێوەش.